لە تەوەری دووهەمدا باس لە باخداری دەکەین یاخود کوشتتوکاڵی و هەروەها ئەو باخە بچووکانێکە لە پێش ماڵەکاندا هەیە بزانین جیاوازی باغداری کە 30 ساڵ پێش ئێستا و هەروەها لە ئێستادا کە باغداری دەکرێت جیاوازیەکان چیوەکو دەزانین زۆر جار باسیەوە دەکرێت کە بەرهەمەکانی ساڵانی پێشووتر تام و بوون و تەنانەت شکلیشان جیاوازتر بووە و ڕەونق و ڕەنگێکی جیاوازیان هەبووە لە چاو ئەو بەرهەمانەی کە ئێستادا هەن وەروە باس لەوە دەکەین گرنگترین ڕێنمایەکان چین بۆ جوتیاران بۆ ئەو کەسانی کە باخیان هەیە و پێویستە هەڵپاچینەکان لە چ وەرزێکدا بکرێت و لە چ وەرزێکدا باشترینە بۆ ئەوەی نەمامێک یاخود ڕووەکێک بچەندرێت و هەروەها سیستمی ئاودێری بۆ باخەکانمان چۆن بێت. لە تەوەری دووهەمدا زیاتر گەنگەشەی ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کە لە ستۆدیۆ لاگەڵماندایە کاک لوقمان عومەر بەڕێوەبەری کوشتتوکاڵی پێشکەوتوو. زۆر بەخێر سپاس باوا دەبوونێ. کاک لوقمان ئەمەوێت لەوە دەست پێ بکەم جیاوازی باخ و باغداری 30 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستاە چێت تەنها تەکنیکی بەخێوکردن و باغداریەکەی یاخود ئەوەیە کە کۆمەڵێک مەوادی کیمیایی زیادی کردووە. مناوی خوای گەورە دیارە کوشتتوکاڵ زانستە هونەرە ممارەسەشە. کوشتتوکاڵ زانستی کوشتتوکاڵ جیاواز لە زانستەکانی کە زانستێکە بەردەوام پێویستی بە گۆڕانکاریە چونکە ژماری دانیشتوانی سەرزەوی ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون و پێویستیان بە خۆراکە کە ئەمەش ئەوێ فکرە و بە بەردەوام هەوڵ بەنداهێنانی تازە لەم بوارەیە بێتە کایەوە بۆ ئەوی خۆراک بۆ مرۆڤایەتی دابین بکرێت لەبەرەوە کوشتتوکاڵ ئەبێ بە بەردەوام بیر لە داهێنانی تازە بکەیتەوە لە کوشتتوکاڵ. باشە کاک لوقمان لە ئێستادا ئەگەر کەسێک بێوێ باخێک بنیاد منێ چۆن بتوانێت هەر لە سەرەتاوە بە شێوازێکی زانستیانە ئەم کارە ئەنجام بدات؟ سوپاس بۆ خوا ئێمە خاوەنی وڵاتێکین ژینگە و کەش و هەوایەکی لەبارمان هەیە بۆ بواری باغداری تەنانەت خوای گەورە سروشتێکی بەم کوردستانی ئێمە بەخشیوە کە ئەتوانین لە هەموو بوارەکانی زراعەتە سوودی لێوەرگین هەم لە دانوێڵە لە سەوزە لە باغداری بۆ بواری باغداریش دیارە ئێمە خاوەنی دارستانێکی سروشتی زۆر باشین لەناو ئەم دارستانە سروشتیە چەندین جۆرداری بەردارمان هەیە کە ئەمە لە سروشتە خۆیان ڕواون وەکو گۆیژمان هەیە بادەممان هەیە تەنانەت هەرمێمان هەیە بەڵاڵووکمان هەیە ئەنواع داری بەردار لەم دارستانە سروشتیانەیە هەیە ئەمە پێمان ئەڵێ کە ئەم کەش و هەوا و ژینگەی ئێمە لەبارە بۆ باغداری تەمان دوو جۆر باخکردن هەیە لە وڵاتی ئێمەیە هەندێک باخەن کە تایبەتن خەڵک بۆ پشودانی خۆی بەکارێنێ و هەندێ باخیش کە ئێستا خۆشبەختانە خەڵکێکی زۆر لە وڵاتی ئێمە دەستی پێ کردووە کە بۆ بوارە ئابووریە گرنگە کە بەکارێنین کە ئەمە گرنگە و پێویستە گرنگی پێبین و پێویستە حکوومەت کاری گەورەی لەسەر بکە. تەواوەن پێش ئەوەی کە بنیاتنانی باخەکە بکەین پێویستە بە شێوەیەکی زانستی تەواو بیر لە داڕشتن و پلانی ئەم باخەمان بکەینەوە ئەبێ بیر لە کەش و ئاو هەوای ناوچەکە بکەینەوە بزانین کەش و ئاو هەوای ناوچەکەمان چۆنەوە لەگەڵ ئەو بەرهەمەیە کە ئێمە ئەمانەوێ بەرهەمی بێنین تا چەنە گونجاوە تاوان کەش و ئاو هەوا تەنها ڕێژەی بارانباری نییە بەڵکو ئەبێ بزانین تیشکی خۆرمان چەنێ لەو ناوچەیە چونکە ئەمە زۆر گرنگە و بزانین خێرایی با لەو ناوچەیە چەنە و بزانین سعاتی برودە کە زۆر گرنگە بزانین سعاتی برودە لە منطقەکەمان چەنەیە و معدەلی پلەی گەرما لە هاوین و زستانە ئەبێ هەموو ئەم زانیاریانەمان لابن خۆشبەختانە ئێمە ویستگەی کەژناسی هەیە لە وڵاتی ئێمە هەموو ئەم زانیاریانە لە ویستگەی کەژناسیەکان تۆمار کراون پێویستە پێش هەر کردارێک پێش هەر کارێک ئەم زانیاریانە وەربگرین واتە بەپێی ناوچەکە ئەگۆڕێت ئەم زانیاریانش بەڵێ کەش و هەوای ئێمە جیاوازە چونکە ئێمە گەر سعاتێ ڕێگا بە ئۆتۆمبیل بڕۆی لەوانەیە 1000 متر لە ئاستی دەریاوە بەرز ببینەوە بەرزبوونەوەش لە ئاستی دەریاوە بۆ هەموو 100 مترێک پلەی گەرما تقریبان 0.6 جیاوازی هەیە کەواتە
ئێمە وڵاتی ئێمە بە شێوەیەکە کە لە هەموو ناوچەیەک کەشوهەوایەکی تایبەتمان هەیە گۆڕانکاری هەیە فەرق هەیە لە بینی منتیقەکانە هەندێک منتیقەمان هەیە ساڵانە 200 ملی لێبارێ بەڵام ناوچەشمان هەیە 1000 ملیم بارانی لێبارێ هەموو ئەمانە ئەبێ ڕەچاو بکەین و دوای ئەوەی کە ئەوانەمان ڕەچاو کرد پێویستە پشکنینیش بۆ خاکەکەمان بکەین بزانین ئەو خاکەی کە ئێمە ئەمانەوێ باخێکی نمونەی لەسەر بکەین پێگاتی خاکەکەمان چۆنە لە ڕووی کیمیاییەوە چۆنە لە ڕووی فیزیاییەوە چۆنە مەوادی عزووی چەنەتیایە و پی خاکەکەمان بزانین ترتی و ترشی خاکەکەمان بە چ شێوەیەک تەنادە ئەبێ پشکنین بۆ ئاوەکەشمان بکەین بزانین پێکهاتەی ئاوەکەمان چۆنە بۆ ئەوەی کە باخ بنیاد بنێ زۆر باشە باسی خاکت کرد بگومان کە کەسێک گیەوێت باخێک بنیاد بنێت و کشت و کاڵی ئەنجام بدات پێویستە بزانە خاکی بۆچی گونجاوە ئەم کەسە پشکینەکە چۆن بکات و بزانە بە ئەوی بزانێت کە چ بەرهەمێک لەسەر ئەم خاکە زووتر گەشە دەکات و بەرهەمێکی چۆن ئەدات تاوان پشکنینی خاک بۆ هەر ڕووەکە و ئەبێ مێقدارێک پشکنین بکەین بۆ نمونە بۆ باغداری ئەگەر ئێمە بمانەیە پشکنین بۆ خاک بکەین ئەبێ لە چەند شوێنێکەوە لە چەند جێگایەکی زەویەکەمان بۆ نمونە دۆنمێکە 2 دۆنمە 10 دۆنمە لە چەند جێگایەکی جیاواز چەند عینەیەک وەرگرین بە شێوەیەک بە قوڵی 90 سانتیمەتر خاکەکە بچینە خوارەوە ینی لە هەموو جێگایەک چەند جێگای گەمانەوێ وەری بگرین ئەبێت چەند 90 سانتیمەترێک قوڵ بکەین لەم 90 سانتیمەترە ئەبێ 3 جۆر خاک وەربگرین ئەبێ 3 عینە لە 90 سانتین وەربگرین لە 0 بۆ 30 سانتین بەشێک لە خاکەکە وەربگرین لە 30 بۆ 60 بەشێکی کە وەربگرین لە 60 بۆ 90 بەشێکی کە وەربگرین دوای ئەوەی کە هەموو ئەو عینانەمان کۆ کردەوە بۆ نمونە لە 5 جێگە لە 6 جێگە وەرمان گرتووە هەموو 0.30ەکان تێکەڵەکەی نمونەیەکی لە وەرەگرین 30 بۆ 60ەکان تێکەڵەکەی نمونەیەکی لە وەرەگرین 60 بۆ 90ەکانیش تێکەڵەکەی نمونەیەکی لێ وەرەگرین کەواتە ئێمە خاکەکەمان 3 نمونە خاکمان وەرگرتووە لە 0 بۆ 30 سانتین لە 30 سانتین بۆ 60 لە 60 بۆ 90 ئەبێ ئەمانە بەرین لە تاقیقەکان پشکنینی بۆ بکەین طبعاً لە توێژینەوەی کشت و کاڵی تاقیگەمان هەیە لە زانکۆ لە کۆلۆژی کشت و کاڵ تاقیگەی خاکمان هەیەوە لە نووسینگە کشت و کاڵیەکانیش ئێستا هەندێک نووسینگەی کشت و کاڵی ئەتوانن پشکنین بۆ خاکەکە بکەن کاتەر کەسێک بێتوانێت ئەو قیاسانێکە وتت بۆ ڕێژانە خاکی خۆی وەربگرێت و بیباوە پشت بەڵێ بەو شێوەیە بەڵامی تر ئەبێ بەو جێگەی و ئەگەر کەسێکی شارەزار ئیشتی شارەی پێ بکە ئەتوانێ بچێ بۆی وەرگرێ بەڵام ئەبێ بەم شێوەیە نمونە خاکەکان وەرگیرە و پشکنین بۆ خاکەمان بکرێت باشە خۆت زانی لە کوردستاندا ڕەنگە زانستی کشت و کاڵ تا ڕادەیەک وەکو زانست تازە بێ بەڵام وەکو کارکردن لەسەری و برەودان بە بواری کشت و کاڵ لە کۆنەوە هەبووە تا چەندێک جوتیارانی ئێمەیان ئەو کەسانی کە باغ دروستەکەن زانستیانە ئەم هەنگاوانە ئەنێنیان ئەو تا ئێستا شتەکە گۆڕاوە پشت ئەبەسرێ بەم لایەنە بۆ نمونە پشکنینی ئەم خاک خۆڵەکە باسمان کردیان ڕەچاوکردنی باو گۆڕانکاریەکانی خۆر و ئەم ئاودانی بە شێوازێکی سروشتی و لەبارگرتنی ئەو کەشوهەوایی کەتیایەتی وەکوتم 2 جۆر باخمانەیە ئەوانەی کە بیانەوێ باخی تیجاری بکەن یاخود باخێک بۆ بوارە ئابوووریەکە بکەن ئەبێ ئەمانە بکەن خۆشبەختانە جوتیاری ئێمەژوشیارە کەناڵەکانی ڕاگەیاندن و بەعام ڕاگەیاندن دەور و تەسیری خۆی هەیە تۆڕە کۆمەڵایەتەکان تەسیری خۆی هەیە پەیوەندێکی باش دروست بۆ لە بینی جوتیاران و ئەو خەڵکانی کە شارەزان جوتیار ئێستا بە ئاسانی ئەگەر بێوێ زانیاری دەستکەوێ بە ئاسانی دەستیەکەوێ سەردەمێک بوو ئێمە لە ڕێنمایی کشت و کاڵی ئەبوایە 2 کاتژمێر ڕێگەت بپڕیە 10 جوتیارت کۆب کرداوە 20 جوتیارت کۆب کردا ئێستا خۆشبەختانە ئەتوانی لە ڕێگەی لاپەڕەکەی خۆتەوە ئەو بابەتەی کە خۆتەوێ هەزاران جوتیار چەندین هەزار جوتیار لە کوردستان و لە ناوچە جیاوازەکان سوودی لێ بمێنێ جوتیاران ئەگەر بیانەوێ بە شێوەیەکی باش وە لە داهاتوە تووشی گرفت نەبن ئەبێ بەم شێوەیە باخ بنیاد کاتە ئەگەری زیانەکانیشمان بۆ کەمەکاتەوە دوورە بین لەو کێشانەی کە ڕەنگە لە کاتی باغداری و کشت و کاڵە بۆمان هەندێک جار گرفتەکان کە دروستە بن لە ئەساسەکەی بە هەڵە هاتووە ینی بۆ نمونە ئەو داری کە ئێمەمانەیە بیڕوێنین لەو ناوچەیە پێویستی بە سعاتێکی برودەی زۆر هەیە بۆ نمونە پێویستی بە 1000 ساعت هەیە بەڵام تۆ سەیرەکەی لە ناوچەیە گەمدارە ڕواندووە
ئەم 1000 ساعتە سەرمایە نییە کاتێک کە ئەم ساعتە ئەمە شتێکی ژنیە بتوانی تعویزی بکەیتەوە بەڕاستی ئەمە گۆڕینی خاکەکە نیە بتوانی بە پیتی بکەی ئەمە نەخۆشیەک نییە بتوانی چارەسەریکەی کەش و هەوایە تۆ ناتوانانی سەیتەرە بکەی بەسەر کەش و هەوایە بینی ئەم کەش و هەوایە بۆ ئەم درەختە دابینکەی کەواتە ئەبێ باخەکانمان بە شێوەشی زانستی بنیاد بنین اینجا دوای ئەوەی کە مەناخەکەمان گونجاو بوو بیر لەوە بکەینەوە دارەکانمان بە شێوەیەکی هەندەستی باش بڕوێنی ئەنی ناکرێت جوتیاریشدار بە شێوەیەک بڕوێنێ هەندێک جار هەندێک گرفتمان بۆ دروستە بێ نەخۆشی بڵاو بێتەوە لە ناوچێکە کاتێک کە ئەچیت دارەکانی خراپ ڕاندووە دارەکانی چڕ ڕواندووە وەکو پێویستیشکی خۆر لێی نەیاون وەکو پێویست ناتوانی وە گەشە بکەن لە خاکەکەیە بە شێوەیەکی هەندەسی باش دارەکانی نەڕواندووە ناتوانی چێڵانی بۆ بکەی ناتوانی کارە خزمەت گوزاریەکانی وەکو پێویست بۆ بکەی هەندێک جار ئەمە هۆکاری گرفتەکانە کە جوتیاریە ئەو کەسەی کە ئەوێ باخەکە بنیاد نیە بە شێوەیەکی ئەندازەی باش باخەکەی بنیاد نەناوە زۆر باشە بۆ ئەوەی کە درەختێک یاخودە مامێک بڕوێنێت پێویستە بینی درەختێک بۆ درەختێکی تر چەند بێت و لە چ وەرزێکیشدا بێگومان بەپێی جۆری وەرزەکان و بەرهەمەکە ئەگۆڕێ بڕواندن باشترین وەرز ئەبێت بووی ماوەی نێوان درەختەکان هەندێک هۆکار هەن کە دووری نێوان درەختەکان دیاریەکە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان حەجمی درەختەکەمانە تاوەکو درەختەکەمان گەورەتر بێ تاوەکو دارەکەمان گەورەتر بێ پێویستی بە مەسافەی زیاتر هەیە ئەمە خاڵیەک خاڵی دوو هەندێک جار پەیوەندی بە تەمەنی درەختەکانەوە هەیە تاوەکو درەختەکانمان بە تەمەنتر بن پێویستیان بە مەسافەی زیاترە لەگەڵ ئەو درەختانەی کە تەمەنیان کەمترە یاخود کەمتر ئەمێننەوە هەندێک جار لە هەندێک وڵات بیر لەوەکەنەوە لەو مەنتیقانەی کە زۆر ساردن درەختەکان مەسافەیان کەمتر بێ بینی درەختێک بۆ درەختێکی کە مەسافەی کەمتر بێ هەندێک جار بیر لەوە ئەکەنەوە ئەو جێگەیانەی کە گەرمن تەنانەت بۆ پارێزگاریکردن لە بەرهەمەکان بە هەمان شێوە درەختەکان لە پاڵیەکە ئەڕوێنن بۆ ئەوی کە لە کاتی بەهێزی تیشکی خۆرە تیشکی خۆر زیان لە بەرهەمەکان نەیە هەنی هەندێک جار ئەم خاڵانە ڕەتچاوەکرێ بەڵام بەعام لە وڵاتی ئێمە بۆ نمونە و درەختانی کە لە وڵاتی ئێمە ڕوێنری بۆ نمونە داری گوێز پێویستی بە دەمەتر بە دەمەتر هەیە واتە لە دۆنمێکە پێویستە تۆ 25 داری گوێز بڕوێنی ئەو بەرهەمانەی کە هەن داری هەنار وا باشە لە ئەو مەنتیقانەی تەنانەت هەندێک جار بە پیتی خاکەکەش کارەکاتە سەرەوەی کە مەسافەی درەختەکان چەنەبێ هەندێک جار بە پیتی خاکەکە ئەڵێن پێویستە لە خاچێکی بە پیتە مەسافەی درەختەکان کەمتر بێ لەوەی کە عەفو زیاتر بێ لەوەی کە خاکەکەمان بێپیتە بۆی کە درەختەکان بە جوانی بتوانن گەشە بکەن ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە بینی درەختێک بۆ درەختێکی کە داری هەنارمان هەیە لە هەندێک جێگە وا باشە 4 بە 4 بڕوێنی واتە بینی درەختێک بۆ دارێک بۆ دارێکی کە 4 مەتر بێ و بینی خەتێک بۆ خەتێکی کە 4 مەتر بێ قۆخ و قەیسی و ناوڕەخەکانمان هەیە باشە 4 بە 5 بێ داری زەیتون وا باشە 7 بە 7 بێ شیاخود 6 بە 7 بێ ئەمە ئەو مەسافانن کە پێویستە بۆ دارەکان لە وڵاتی ئێمە بڕوێنی وا باشە داری مێو 2 مەتر بە 4 مەتر بێ یا 2.5 بە 3.5 بێ ئەمە هەندێ مەسافەن بۆ ئەوی کە بتوانین درەختەکانمان بەم شێوە هەندەسیە جوانە بڕوێنی کاک لقمان بێگومان هەندێک درەخت یاندار پێویستی بە ئاوی زیاترە وەک لە هەندێکی تریان و زۆر جار لە کوردستانیشا بەهۆی ئەم کمبارانیەوە زۆربەی خەڵک احتیماج بیان پشتە بەستن بە ئاوی بیرەکان جاروە بیرەکانی شتێ نامێنەوە بخۆ بێتە گرفتێت تا چەندێک لە ناشتنی دارێک یان درەختێک پێویستە ئێمە ڕەچاوی ئەو بکەین کە چەندێک ئاوی پێویستە بەڕوا سیستەمی ئاودێرێکش پێویستە چۆن بچووکە ئێستا چەندین جۆر سیستەم هەیە هەر لە قەترەوە هەیە ئەیپرژێنێت چۆن بێت طبعا ئاودان بابەتێکی گرنگە لە دارەکانەوە کوتم کاتێک کە ئەچینەوە سەرسەرەتای باسەکەمان باسی ئەوکە نەبێتەوە بیریش لەوە کردبێتەوانێ دوای ئەوەی کە مەناخەکەمان
هەڵسەنگاند و مەناخەکە گونجاو بووە بێ بیر لۆ بکەیتەوە ئاو لە مەنتیقەت هەبێ بیر لۆ بکەیتەوە بازاڕت هەبێ بیر لۆ بکەیتەوە دەستی کارت هەبێ هەموو ئەمانە ئەبێ بیری لێ بکەیتەوە کاتێک کە باخێک بنیاتنی تەمان بڕی ئاودان بۆ درەختەکان ئەکەوێتە سەر تەمەنی درەختەکە ینی درەختەکەمان تاوەکو نەمامەکەمان بچووک بێ کەمتر ئاوی پێویستە تا گەورەتر بێ ئاوی زیاتری پێویستە و هەندێک درەختمان هەیە ئەکەوێتە سەر تەنانەت چەنە بە هەڵمبوون لە مەنتیقەکەمان هەیە ینی ئەبێ بیر لۆ بکەیتەوە کاتێک کە تاوەکو بە هەڵمبوون زیاتر هەبێ پێویستمان بە ئاوی زیاتر هەیە تاوەکو گەڵاکانی گەورەتر بێ تەبەن نەتەح لەسەر گەڵاکان زیاترە بێ و ئاوی زیاترمان پێویستە بۆ ڕووەکەکان ئاودان لە ڕووەکەکانە چەندین شێوازی ئاودان هەیە تەوان ئێستا خۆشبەختانە ڕێگەی تازایە کە ئەتوانین ئەم ڕێگە تازەی ئاودانە واتە لەستەیە دەی ئەو ئاوە سەرف بکەین بە تایبەتی بۆ بەرهەمی سەوزە ئەوانە کە هەیە لەو ئاوەی کە پێشتر ویستومانە واتە بە دڵۆپاندن ئەتوانین تەنها ئەو بڕە ئاوە نەهێڵین ئاوێشتی زیادە بە فیڕۆ بڕوە بۆ باخەکانمان. زۆر باشە تا چەندێک گرنگە کە باغدارەکان گرنگی بدەن بە هەڵپاچین و ڕنینی باخەکانیان وەکەی بکرێت و چۆن و لە چ وەرزێکدا ئەنجام بدرێت؟ تەمان هەڵپاچینی درەختەکان دووسێ ڕێگە هەیە دووسێ شێوە هەڵپاچینمان هەیە هەڵپاچینێکمان هەیە پێوترێ هەڵپاچینی پەروەردەیی کە ئەمە بێ لە سەرەتای ڕواندنەوە دەستی پێ بکەین ینی هەڵپاچینی پەروەردەی تۆ بێ ئەو درەختە بە پێی نەوعی دارەکەت ئەم درەختە پەروەردەی بکەیت بۆ نمونە لەسەر لقێک پەروەردەیەکەی بزانی چەند پەلیەی تێ بە شوەیەک پەروەردەی بکەیت کە بە ئاسانی تیشکی خۆر بچێتە ناویەوە و زەرەدی لێنەیە بە شێوەیەک پەروەردەی بکەیت کە بتوانێت خۆی ڕابگرێ لە بەرامبەر بۆ نمونە بایەکی بەهێزە بەرەکەی پێوە بمێنێتەوە تەوازونێکی بیت تێ بۆی کە یەکسانی بە لقەکانی بیتێ لە کاتی بەرگرتنە ئەم لقانەی نەشکێنەوە ئەمە پێوترێ ئەمە لە ڕواندنەوە تاوەکو تەمەنی 3 ساڵ تۆ توانی ئەم پەروەردەیە بکەیت هەڵپاچینێکەکەمان هەیە بۆ پارێزگاریکردنە لە درەختەکە لە نەخۆشیەکان کە ئەمە بەردەوام بەڕاستی باخەوان ئەبێ دایم مەقەستەکەی لە پێبێ چونکە کاتێک کە ئەچێتە ناو باخەکەیەوە ئەبێ لقێک کەزانی نەخۆشە وشک بووە و لە هەر کاتێکە بوو ئەمانە لێ ئەکرێنەوە واتە ئەمە مەوعیدی نییە ئەمە کاتی نییە بڵێ من لەم کاتەیە کاتێکی بینی لقێشی حەفار لێیەوە کرم لێیەوە باشترین ڕێگەوەیە لە ساغیا بیبڕیت و بیبیتە قەراغێکەوەت کە وشک بوو بیسووتێنی یاخود لقێکت وشک بووە لێی بکەیتەوە کەواتە ئەمە ڕێگەیەکە ئەمە کارێکی بەردەوامە هەڵپاچینێکمان هەیە بۆ بەرگرتن هەندێک لە درەختەکانمان پێویستە ساڵانە هەڵپاچینیان بۆ بکرێ بۆی بەربگرن چونکە ئەگەر ئەم هەڵپاچینە نەکرێ ڕاستە بەرەگرن بەڵام بەرێکی کەمەگرن وردە لە بەرەو لە ناوچوو نەچێ واتە تۆ ئەبێ ساڵانە ئەم هەڵپاچینە بکەیت ئەم هەڵپاچینەش بە تایبەتی بۆ نمونە لە مێوە وا باشە پێش بوژانەوەی دارەکە بیکەیت ینی دارەکە لە قۆناغی وەستانی گەشەیە ئەم هەڵپاچینە بکەیت ئەم پەروەردەیە بکەیت لەو قۆناغەیە کە درەختەکە گەڵاکانی لێ ئەوەرێ لە پاییزەوە تاوەکو ئەو کاتە بەڵام ئەمە ژەکەوێتە سەر ئەوەی لە بەهارە پێش ئەوەی کە بگەشێتەوە ببوژێتەوە ئەم دارەتۆ ئەبێ ئەم هەڵپاچینەت کردبێ کە ئەمە بۆ بەرگرتنە بەڵام ئەمە پێویستە کەسی شارەزابیکە چونکە ئەو کەسەی کە دێ ئەم هەڵپاچینە ئەکا ئەبێ بزانێت کۆمەڵی زانیاری لابێت ئەبێ هەموو لقەکان بناسێتەوە لقی 1 ساڵە 2 ساڵە هەموو ئەمانە بناسێتەوە و بزانێت کام لقە بەرئەگرێ ئەنی ناکرێ هەر لەگەڵ ویستت بچی ئەوەی کە مەقەست بزانێ بەدەستەوە گرێ بچی هەڵپاچین بۆ دارێک کە ئەبێ بزانێت کام لقانە بەرەگرن کامایانی تەمەنی 1 ساڵە کامیان 2 ساڵە و ئەبێ بیر لەوە بکاتەوە ساڵێکی کەش بۆ ساڵی داهاتووش لق بێڵێتەوە کە بەر بگرێ ینی نەک تەنها ئەوە بێ بیر لەوە بکاتەوە بۆ نمونەوەی کە دێ تەقلیمی مێوێکە بێ بیر لەوە بکاتەوە نەک ئینساڵ کە ترێ ئەگرێ بێ بیر لەوە بکاتەوە ساڵێکی کە کام لق
کە ئەساسێک دروستکە بۆی کە ساڵێکش ئەم درەختەی بەربگرێت. دەستخۆش بەڕاستی لە کوردستانە دارمەیەکی ماشەڵا زۆرمان هەیە و بەڕاستیەوە زانیارێکی گرنگ بوو. ئەی سەبارەت بە بەکارهێنانی پێینی ئاژەڵی و سەماج بۆ زۆربەی ئەو باغداریانەی کە هەیە بە شێوازێک بەکاریە و پێویستە چۆن بێ بڕەکەی؟ تاوان دوو جۆر پەینمان هەیە، پەینی ئاژەڵی یاخود ئۆرگانی لەگەڵ پەینی شیمیایی. هەموو باخێک ئەوێ پەینی ئۆرگانی بۆ بەکار بێ. کاڵێن پەینی ئۆرگانی تر پاشماوەی هەر جۆرە ئاژەڵێکە یا پەلەوەرە ئەبێ هەموو باغدارێک ئەم پەینە بەکار بێنێ. ئەگەر بیەوێ بەرهەمێکی باشی هەبێ، ئەگەر بیوێ تام و ڕنگ و بۆن و وەکو ئەوەی کە هینێکی هەبێ بەرهەمێکی باش هەبێ هەموو کەس پەینی ئاژەڵی بەکاربێنە. بەڵام بە هیچ شێوەیەک ناکرێ پەینی ئاژەڵی ڕاستەوخۆ بکرێتە چێڵگەکانەوە. ئەبێ پەینی ئاژەڵی دوای ئەوەی کە ئەمێنێتەوە کارلێگەکە ئەترشێ کۆن ئەوێ ئینجا بکرێتە ناو چێڵگەوە. وا باشە پەینی ئاژەڵی لە دوای بارانی پەڵەوە بکرێتە شێڵگەکانەوە و پچێڵدرێ. ینی بەو شێوەیە. و باش نییە پەینی ئاژەڵی لە نزیکی قەدی درەختەکانمان بێ. ینی وا باشە تۆزێ دوور بێ لە قەدی درەختەکانمان، واتە پێویستە تۆ پەینی ئاژەڵی بەکاربێنی بە کۆنی. هەندێک جار ئەگەر پەینی ئاژەڵی بە تەمان ئەم پەینە پێویستی بە شیبوونەوەیە. ئەگەر پەینی ئاژەڵی بە تازەی بکرێتە بنی درەختێک لەوێ شیە بێتەوە لە بنی درەختەکە تەحەلولەکە. کاتێک کە لە بنی درەختەکە تەحەلولەکە ئەم نیتراتی تایە، باشە ئەمۆنیای تایە. ئەم نیترات و ئەمۆنیایە بۆ شیبوونەوە پێویستیان بە ئۆکسجین و بە نایترۆجینە. واتە چی لە ڕەجی درەختەکەمانەکە ئەو ئۆکسجینەی کە پێویستە لە کەمە ئۆکسجینەی کە پێویستە ئەم هینیەکە، واتە درەختەکەمان تووشی خێرکانەکە. ئەمە خاڵێک. خاڵی دووهەم ئەو نایترۆجینەش کە هەیە سەحبیەکە لە دەوروبەری، واتە لە بری ئەوەی کە درەختەکەمان بەهێزکە لەم حاڵەتەیە درەختەکەمان کەمهێزەکە، لاواسەکە، ئەرزەکەمان لاواسەکە. لەگەڵ کۆمەڵێ زیانیکە کە بژار و نەخۆشی و کەڕ و ئەمانە ئەگەر لە دەرەوە شی ببێتەوە ئەم هەموو ئەم گۆڕانکاریانە ئەم تۆی بژار و ئەوانەی تیانامێنێ پێویستە پەینی ئاژەڵی بەم شێوەی بەکاربێن. تەمان پەینی شیمیایی بەڕاستی دروستکردنی پەینی شیمیایی گۆڕانکاریەکی گەورە بوو لە کوشت و کاڵە. ئەنی گۆڕانکاریەکی گەورەی لە کوشت و کاڵە هێنایەکایەوە. طبعا ڕووەک بەهۆی تیشکە پێگاتنەوە شەکر لە ڕێگەی تیشکە پێگاتنەوە پەیداکە. بەڵام مەعادنەکانی کەی لە کوێوە دەستەکەوێت لە خاکەوە دەستەکەوێت. هەندێک عناصری ئەساسیمان هەن وەک کاربۆن و هایدرۆجین و ئۆکسجین، ئەمە ڕووەک لە هەوا و لە ئاوە وەریەگرێن. بەڵام ئەوانی کە لە خاکەوە وەریەگرێن، چی لە خاکەوە گرێ؟ ئەوانەی کە لە خاکەوە وەریەگرێن بەژەکرێن بە پۆڵێنەکرێن. عناصری ئەساسیمانێ، واتە توخمە خۆراکی ئەساسیەکانمانن کە ئەمە پێویستن بۆ هەموو ڕووەکێک ساڵانە ئێمە بینێ. نایترۆجینە، فۆسفۆرە، پۆتاسیۆمە کە ئەمانە پێویستن، ئەمانە ئەکرێن بە وەکو بڵێ پۆڵێنەکرێن بە توخمە خۆراکیە گرنگەکان. توخمی خۆراکی سانەویمانن، واتە لەوان کەمتر پێویستن، وەکو کالیسیۆم و مەغنیسیۆم و مەغنیسیۆم و ئەمە کبریت، ئەمانە سانەوین، ئەمە پێویستن. هەندێک جار هەندێک توخمی خۆراکی کەمان هەن کە ئەمە پێیانەوترێ عناصری سوغرا یاخود بچووکەکان، وەکو زنگ و حەدید و ئەمانە، کلۆر و ئەمانە. ئەمەش پێویستن بۆ ڕووەکەکان بە پێویست ئەکرێ دوای ئەوەی کە زانیمان درەختەکەمان نەقسی ئەمانە هەیە ئەکرێ ئەمانەی بۆ ئیزافە بکەین. واتە چۆن مرۆڤێک پێویستی بە ئاسن هەیە کاتێگەچی بۆ لای نەخۆشێگەچێتە لای دکتۆرە گەڵێ نەقسی ئاسنت هەیە، بە هەمان شێوە درەختەکانیش تووشی ئەم نەقسە ئەبن. بەڵام هەندێک جار بەداخەوە هەندێک کەس دەبینم
هەندێک جار یەکسەر کە بۆ نمونە نیشانەیەک لەسەر ڕۆژێک دەرەکەوێ یەکسەر بیر لەوە کاتەوەڵێ تۆ نەقسی ئەوەت هەیە هەندێک جار نەقسەکە پەیوەندی بەوە نییە هەندێک جار بەهۆی تفتی و ترشی خاکەکە یاخود بەهۆی زۆربوونی معدنێک لە خاکەکەیە واکە بۆ نمونە ئاسن هەڵ نەمژدرێ کاتێک فۆسفۆر لە خاکە زۆرە بێ واکە زنگ و ئاسن هەڵ نەمژدرێ ئەنی ئاسن لە خاکە هەیە بەڵام ڕووەک ناتوانێت لە ڕێی ڕێگەکانیەوە کە هەموو ئەم هەڵمژینانە لە ڕێگەی دەمی لە وردەکانی ڕێگەکانەوەیە ناتوانێت ڕووەک وەکو پێویست ئیستفادەی لێ بکە لەبەرەوە وەکوتم باغدارەکان پێویستە هەمویان پەینی ئاژەڵی بەکاربێنن بەو شێوەی کەوتم بەم شێوەی پەینی ئاژەڵی بەکاربێنن و لەگەڵەوەشات پەینە هینەکان بە پێی پێویست بەکاربێنن ئەگەر پشکنینمان بۆ خاکەکە کردبێ ئەو کاتە ئێمە ئەزانین چیمان نقصانە خاکەمان پێویستی بە چییە بە پێی ئەو پێویستیە ئێمە دێن ئەو عناسرانە ئەو معادنانە بۆ خاکەکەمان زیاکەین کاک لوقمان یەک خولێکمان ماوە ئەگەر هەندێک لە درەختەکانیان ئەو کشتتوکاڵێکە کردومانە پێویستی بە چارەسەر بێ ئیلاج بێ بلم کاتەیە هەندێک مەوات هەیە کە بەکارەهێنرێ ئەوانە بە چ شێوازێکە یان پێویستە بەڕاستی و کاریگەری ئەکاتە سەر بەروبوومی ئەو باخەیە کە هەمانە مەبەست موادی شیمیاییە بۆ چارەسەرکردنی طبعاً هاتنە ناوەی هەموو ئەو دەرمانە کوشتتوکاڵیانە بە پێی یاسایەک دێن یاسایەکەیە لە عێراقا یاسای ژمارە 47 کە لە ساڵی 2012 یاسایە دەرچووە لە عێراقا لیژنەیەکەیە لە عێراق کە لە وەزیری کوشتتوکاڵ و تقریباً نوێنەری 5 وەزارەتی کەیتیایە لە عێراقا ئەمانە دێن مۆڵەت ئێن بەو دەرمانانەی کە داخلی عێراقە بێ واتە هەر دەرمانێکی زراعی کە هەر موبیدێکی زراعی داخلی عێراقە بێ ئەمانە دێن مۆڵەت لە ڕێگەی لیژنەیەکی پسپۆڕۆ کە هەمویان لە ئاستی مدیر عام بۆ سەرەوەن لەگەڵ جێگری وەزیری زراعی ئەمانە دێن مۆڵە دێن بەو دەرمانانەی کە هاوردە ئەکرێن بەکارهێنانی دەرمان بەڕاستی ئەبێ جوتیار زۆر بە وریاییەوە بەکاربێنین چونکە یەک هەندێک خاڵکە پێویستە بۆ باسکەم هیچ دەرمانێ بەکارمێنن ئەگەر مۆڵەتی نەبێ واتە شەهادەی نەبێ کە ئەم دەرمانە داخلی عێراقە بێ و کاتی بەکارهێنانی دەرمانش هەمووی کات و ساتی خۆی هەیە ئەوێ لە کاتی خۆیان بەکاربێنرێ هەموو دەرمانەکان ئەوەی کە گرنگە بیزانین فترێشی لەسەر فترەی ئەمانی پێڵن واتە ناکرێت دەرمان بەکارهێنان لە فترەیەکا بەکاری بێنی کە ئەم ڕووەکانە یاخود ئەم بەرهەمانە بە شۆردنەوە و بە پاکردنەوە و بە هیچ ئەم دەرمانە ناڕوە بۆ نمونە دەرمانێک بۆ خەیارێک بەکاردرێت لەسەری نووسراوە ئەبێت لە ماوەی 10 ڕۆژ یا 15 ڕۆژ یا هەفتەیەک ئەم بەرهەمە بە هیچ شێوەیەک نەخورێ واتە ئەبێت زۆر بە وریایی بەکاری بێنن و پێویستە براباخەوانەکان ئەمانە لە خەڵکی باوەڕ پێکرا و واتە لە نووسینگە کوشتتوکاڵیەکان لە خەڵکی باوەڕ پێکرا و ئەم دەرمانانە بکڕن بۆ ئەوەی تووشی هەم یەکەم کەس کە تووشی گرفتە بێ لەم کارەیە خۆیانن چونکە ئەگەر بە هەڵە بەکاری بێنن ئەوەی کە دەرمانەکە بەکارێنە تووشی گەورەترین گرفت و کێشەی تەندروستیە بێ اینجا خەڵکیکە دەستەکان خۆشەوە بەڕێز لوقمان ئەمەر بەڕێوەبەری کوشتتوکاڵی پێشکەوت و کە لەم تەورە لەگەڵ مانەوەی بێگومان تەورەکە زۆر زیاتر هەڵەگرێت و ئەبێ زۆر وربیتەوە بەس دەستەکان خۆش بۆ زانیاریەکان